5 یا 6 تاکیدم 6 تاکیدە باشە پاشۆی کە لێ بەشەر هاتی دوای بەشەر هاتە شکایەتکەی بەرێ من هەرواش کاتیان لەمە کرد ئەمنیان بردە زۆرێش بەخوا لە منیان ناوەشتە زۆرە پۆلیسیان کاس کردی لە ناو دەستی بەرێ لە ناو دەستی پۆلیسی یەکچال لە منی دەدا کام بکەی پۆلیس بکەی پۆلیسی پشت بەنزیخانە شۆڕشە فاروق ئەمنیان برتەوێن دەر کە چوومە زۆرە زابتەکە هیچ قسەشی لەگەرە من نەکردیا ئابەدان هەر ئەبەدەن بە منی نەگۆ ناویش چییە ئەتو خواردیتەوە دەرماخۆری بیسکە ژاتێ شادیم لەسەدا وەڵام من دەرماخۆری وە تو نازانم چ ئەبخۆری خواردیتەوە و باشە من بە خۆم عملیات کە من دووماگونی و عملیات کرایم لە بە عملیاتەکە پێشم گۆ ناتانم هیچ سەچی بکە لە سەراتی چم نییە بچە هەر عاکمەکی شکایەت بکەی هەرێکسەر عاکمەکە دەداوێتە زۆرە زابتەکە کتابی تو مالێک کردێ بە کەس سارەسەری ناکرێت پێتش پێ دێرە منەرم لە مەسیفی شکالێ دەکەم دەرە کتابی مەسیفی دێنە لێ لە ئاوێ دەکەم لۆ تو چکاکە نازانم مۆزوعەکە چیە لۆ ئەیان لێدان ئەوا دەبیتت قانون یاساکە وا لێ ئەمە کە ڕێز لە قانون یاسا دەگری کە چوومە لە سنەعەکە لەم چەند بڕیتەوە بەرێ بخۆی بڕیتەوە کە لەم شورتەك لەگەر ماتیە لۆ چوینە دوکانەی لێ بەخۆ کلیلەکە لە ناو عاسەکە دوزاتە بانقەس ئەدی خۆ بەکە لە چۆ شوێ لە مارە نووسیمە سبەنە چوومەوە بوێندەر لەگە شوتەش چوومە لەوێن دەرکە لەم چەکەم بڕیتەوە لە سناعە ئەوە جێویە بریندار بووە کە بە خۆم ئەندامەکەم لە کۆمەڵی خۆم بەخشە وەرەوت بە هەموو تەقینەوەکە هەموو شتێکەوە خیلمان دایتە عالەمێ لە هەموو کوردستان ژێستا هەموو دەمەک بەردەوامی لەگە هیچ کەسە هیچ مشکلەکەم نیە لەو دنیای لەگە هیچ ئینسانێک بێ ڕەزیم نەکرد هەریچ چێشەم نەوە ناس چێشەی چم لەگەریەبی